لەژێر ناونیشانی گڵۆپەکان ئەدوێن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە پێشانگایەکی بۆ خاتوونێکی دەستڕەنگین لە پارێزگای هەڵەبجە کردوێتەوەش حوسنا هەورامیە کە هەمیشە بەکار ناوازەکانی لە پارێزگای هەڵەبجە بەناوبانگە دیارەمە یەکەمی پێشانگاشی نییە شمەلای خۆی قسە و باسی زیاتر لەگەڵ خۆیدا دەکەم. حوسنا خانم کاتت باش، ئەمە بزانین بۆ گڵۆپەکانە دوێن. بەخێر بێ خاتون گیان سەرچاوم بە خۆشحاڵیەوە من ئەمڕۆ پەنجەمی پێشانگای تایبەت بۆ خۆمە باوەکاری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بەشی شێوەکاری توانیمە ئەمڕۆ کارە هونەریەکان مایش بکەم. من پێشانگاکانی ترم هەر لە پێشانگایەکیان جۆرە بۆ لە پاشماوەکان و گۆڕینیان بۆ کاری هونەری. پێشانگای ئەم جارم سیاسەت گڵۆپی سوتاوە لەگەڵ 56 سادی شەربەتێکە هەڵکێشکردن لەگەڵ سەرپارچە خوماشی بەفیڕۆچوو هەنە لە پاشماوەکانی تر توانیمە بۆ دیزاینکردنی گڵۆپەکان بەکاریان بێن و 285 بەرهەمی هونەری ئەمڕۆ نمایشکەم لەم پێشانگایە. جیازی پێشانگاکی من ئەوەیە کە من لە بری ئاوی پلاستیکی و شەربەت و شیرینی و چکلێت تورەکەی خاوم بەکارهێناوە لەگەڵ ئینجانەی گوڵی سروشتی بۆ دیاری میوانەکان. تورەکە خامەکە پێنەوە پاراستنی ژینگۆ لە برەوەی کە میوانەکانم لە بری علاگۆ لایلۆن ڕۆژانە بۆ نانکڕین و نانەوەکان و بازارکردن بەکاری بێنن. اینجانە گوڵەکەشم بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی ماڵەکانیان سوودی لێوە حوسنا خانم جوابی ئەوت نەدامەوە بۆچی گڵۆپەکانە دوێن؟ گڵۆپەکانە دوێن گڵۆپەکان بە دوو جۆر ئەدوێن. گڵۆپەکانی من بارکۆدەکەم خسۆتە سەر گڵۆپە تابلۆکانم کارە هونەریەکانم ئەم بارکۆدەکە سکانیەکەیت بینەر ئەتوانێت گوێی لە ئاوازێکی کولتوری و هونەری کوردی جوانی خۆمان بێت هەم چەش لە بینینی تابلۆکەوە بگرێت و هەم بتوانێت گوێ لە میوزیک و گۆرانیە کوردیەکەش بگرێتە بۆ زیینوکردنەوەی کولتوری هونەری کوردی خۆمان. هەروەها پامێکی تریشی گڵۆپەکانەوەیە کە ئەم گڵۆپانە ئاڵێن تکایە فڕەمێنە ناوژینگەوە من ئەتوانم شتێکی تر جوانەیەکی تر تاپێ بەخشم ئەویش بەکارهێنان دیزاینکردنیان ئەتوانێت لە هەمان شوێنی خۆیانکە بە سوتایی فڕێن دۆتیان بە هەمان دیزاینەکان بگۆڕێت و بە شوێنی خۆیان جوانەیەکی ترە بەخشنەوە بە ماڵەکانمانە بەکاریان بهێنینەوە. یان چەند تقریب چەند گڵۆپت لێرە تابلۆت لەسەر کێشاوە؟ وەکو وتم من 300 گڵۆپ زیاترەکە سوتاو کۆم کردوونەتەوە لەگەڵ 56 سادی شەربەت تێڵکێشم کردوون هەنێکیان خماشم بەکارهێناوە هەنێکیان بۆیان بەکارهێناوە هەنێکیان گوڵی پلاستیکین بەکارهێناوە بۆ نمونە ئەمە خماشێکی سەربۆدیە نەخشێکی سەربۆدی مناڵانە هەوڵمیاوە کارە هونەریەکان زۆر سادە و ئەوە بن کە مناڵێکی سەرەتاییش کە بێت بیبینە تابلۆکە بتوان دووبارەی کاتەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان گڵۆپێکی سوتاوی بینی لە کۆڵانێکە یا لە ماڵەکەیانە لە بروی کە فڕێ باتە ناوتەنەکەی خۆڵەکەەوە فێر بێت بتوانێت لە منە کارێکی هونەری دروستکاتەوە تابلۆیەکی جوان بۆ ژوورەکەی خۆی دروستکاتەوە. نرخیەمانە چەند لە چەنەوە دەست پێکا بۆ چەند؟ بەگشتی من ئەمە نرخێکی زۆر کەم و ڕەمزیم لەسەرداناون چونکە داهاتی پێشانگاکانە من هەمیشە بۆ کاری ژینگەی بەکار بۆ پرۆژە ژینگەیەکانم بەکاریانێنمەوە بەگشتی لە سەرەتا وتم هەر کەسێک بە دڵی خۆی پێی خۆشە زیاتر خزمە بە ژینگە بکەم نرخێکی گونجایی لەسەر دانرا لە 1000 و 2000 و 3000ەوە خۆی بتوان نرخ لەسەر گڵۆپە بچووکەکان دانن گڵۆپە گەورەکانیش بە ئامانجەوەی کە مانوونێکی زۆرم لەگەڵ کێشاون اینجا ئەم جۆرە گڵۆپەکانیش کەمتر خەڵ بەکاریانێنە نرخێکی جیاوسییان زۆر بۆ گرتی بۆ ڕسم گرتم بڕۆبا لە کاتە نەگرین. ئەمە دیارە پێنجەمین پێشانگای حوسنا هەورامیە لا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دیارە لە ژێر ناونیشانی گڵۆپەکان ئەدوێن ئەمە ئەو تابلۆیانن کە حوسنا هەورامی کێشاوێتی بە قاوزان بۆم لێ نابێتەوە سوودی لە ئەو کەرەستانە بینیوە کە بەکارنان و زیاتر لە وەکو خۆی ئاماژەی پێدا 300 گڵۆپی بەکارهێناوە هەریەکیان و تابلۆ نەخشێکی لەسەر کێشاون و زیاتر لە 50 شوشەی با بڵێن ئەو بچڵانەی کە شەربەت و ساردی و بابەتانەی تێدا ئەم بەسجێ و شێوازێکی دیکە نەخشاندوێتی و وێنە و تابلۆی لەسەر کردووە. حوسنا هەورامی دەکرێت بڵم جگە لە دەستڕەنگینیەکەی و شێوەکاریەکەی بابەتی پاراستنی ژینگەشی لەلایەکی دیکەوە بە گرنگزانیوە و بەکاری دێنێ لە کارەکانی ئاویش ئەمڕۆ تورەکەی خام لەگەڵ گوڵی باخ کە بە میوانەکانی پێشکەش کردو تورەکە خامەکە خۆی ئاماژەی پێدا لە جیاتیەوەی کە لە نانەوە خانەکان بکرێتە نێو علاگە و زەرفی نایلۆنەوە بکرێتە نێو تورەکە خامەکە و زەرەر و زیانی بۆ تەندروستی هاوڵاتیان کەمتر دەبێت. ئەمە
ئەو زانیاریانە بوو کە لەسەر کچە دەستڕەنگینەکەی پارێزگای هەڵەبجاویش حسنا هەورامی بوو کە ئەمە پێنجەمین پێشانگایەتی کە لا بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجەوەی کراوە.